من ناوم علي أحمد لسن سماڵە هاتوون ساڵێک لەبۆ بەر وەزنم 170 کیلۆ ئێستا تێپەڕۆم یعنی 60 کیلۆم داگرتووە. یعنی ئێمڕۆ هاتم بۆ نەخۆشخانەی میهرەبانی بەڕاستی یعنی دکتۆرم بینی شەرحی ئەو وینانەیە کرد بۆ ئەو نەخۆشانە بۆ ئەو قەڵەوانە بەڕاستی یعنی شعورێکی زۆر یعنی شتی وا خۆش نازانم چۆن بێڵێم یعنی بەڕاستی کارێکی زۆر جوانە دەستخۆشی لێ ئەەکەم یعنی ئیشەکەی زۆر پیرۆزە زۆر چاکە دەستی خۆش بێ. بەڕاستی ژیان پێش مەعیدە بەڕین بەڕاستی ژیان نەبوو یعنی هەموو ڕۆژێکت بە مردنێکە ئەوەی کە حەزت پێێتی کە بۆ تو نییە شوم لێ تو ناگا بەڵام ئیستا یعنی هەر بەڕێگای ئەڕۆی هەستەکەی یعنی کەسێکی تری جیاوازی بیرکردنەوەت هەستت خۆشیت هەموو شتەکانت بەڕاستی یعنی تەسەوڕ ناکەی کە چەنە خۆشە ئەو کاتە چۆنە ئێستا چۆنە. دکتۆر دلێر یعنی نەبێتە ئەوەی کە بڵم خۆی لە ڕوومە یعنی بەڕاستی کەسێکی زۆر باشە زۆر میهرەبانە میهرەبان یعنی بە میهرەبانی بەگمانەی کەلیمە. بەڕاستی داوا لەوانەیە کە قەڵەون هەتا زوو چارەسەری خۆیان کەن درەنگە یعنی کات ئەڕوا تەمە ناگەڕێتەوە بڕواکە ئەو لە ژیانەی کە بە زەعیفی بیبینی یعنی نازانم زۆری فەرقە دوو دنیای جیاوازە هیچ شتێ شم لێ تو ناکا هیچ شتێ خۆشی بۆ تو نییە. من وەکو پێشمەرگەم یعنی دکتۆر دلێر بەڕاستی ئەو سیارەی شکان یعنی پێشتر یعنی خەیاڵ بوو کە جۆمان لێ بوو ئێگوت 80 وەرەقە لە شوێنانی تر ئەموت ئەبێ ڕۆژێ بێ بتوانم ئەو شتە بکەم کە جۆم لێ بوو سیارەکانی دانا یعنی گوتم هەرچۆنێ بێ خۆم گەلمەوێ. بەڕاستی دکتۆر دلێر ترس و پارەیان شکان لەم نەشەگەریە. تەمەنای ئەوەکەم نەخۆشخانەی میهرەبانی لەوە زیاتر و زیاتر بەردەوام بێ فراوانتر بێ دەستیان درێژ بێ بۆ هەموو هەژارێک. بەڕاستی پیشەکانیان زۆر جوانە دەستخۆشیان لێگەم. میهرەبانی دڵسۆزی و لێزانی